خوازان سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێزی کەناڵی پێیان بێت جژن لە تۆ کاک بەخسیارەوەرە لە بینەرانی بەڕێزی کەناڵی پێیان پیرۆز بێت دیارە بەرنامەی بەخشین لە درێژەی پرۆژەکانیدا چەند ڕۆژێک پێش جژنی قوربان پرۆژەیەکی هەبوو کە قوربانیکردن بوو بۆ جژنی پیرۆزی قوربان و ڕیکلامی ئەم پرۆژەیە لە کەناڵی پەیام وەروە لە کەناڵی بانگازەوە چەند ڕۆژێک تێپەڕی بەڵام دیارە لەلایەن خێرخوازانەوە گەرچی قەیرانێکی قوڵی دارایی هەیە پێشوازیەکی باشی لێکرا وەک دەبینێت لە دوێنەوە ئەو پرۆژەیە کە ئەو قوربانیانەی کە خەڵک خێرخوازان کردویان بەدەستی بەرنامەی بەخشین گەیشتبوو لەلایەن لیژنەکەەوە هەر دوێنێ ڕەوانەی کوشتارگای نوێی سلێمانی کراوە لەناو کوشتارگایە بە شێوازێکی تەندروست بە شێوازێکی ینی بەو سیستەمەی کە لە کوشتارگایە دانراوە لە کات ژمێر دەی شەو دیارە لەوێ تەواو بووە وهروەها ئەم بەیانیە هێنراوەتە ئێرە کامە شوێنێکی تایبەتە بە پرۆژە لەلایەن لیژنەکەی بەرنامەی بەخشینەوە سەرپەرشتیەکرێەوە هەموو ئەم حیوانانەی کە لێرەن مۆری کوشتارگایان لەسەرەوەتە بە شێوازێکی تەندروست و هەروە لێرەش دووبارە لەلایەن ئەو تیمە خێرخوازی بەرنامەی بەخشینەوە کە هەیە بە شێوازێکی زۆر تەندروست و بەهداشتیانە ئەتوانم بڵێم سەرپەرشتیەکرێەوە هەموو ئامادەکرێەوە 2 کیلۆ دەکرێتە ناو ئەم زەرفانەوە دیارە لێرە ئەو لیژنەی کە سەرپەرشتیە کا پێشتر بڕیاریەوەی یاوە کە هەم قوربانیە بەسەر هەژاران و بێسەرپەرشتانە دابەش دەکات لێرە منەمەوێت بۆ قسەکردنی زیاتر لەگەڵ سەرپەرشتیاری لیژنەی بەرنامەی بەخشین قسە بکەم کاک مەلاری کە بە پێی زانیاریەکان زیاتر لە 120 حیوان لەگەڵ 6 ڕەشە وڵاتە ئامادە کراوە بۆ قوربانیکردن ماوەسا سڵاو لێبێ گربیتە ئێرەوە سڵاو لەبێ ماوەساگەر پێم بڵێ شێوازی دابشکردنی گۆشتایەوە چۆن هێناتەوە چۆن کۆتان کردوەوە چەندە بەسەر کیا دابشێت بەڵام بسم الله الرحمن الرحیم سەرەتا جەژنە پیرۆزە لە هەموو مسلمانانی جیهان و بە تایبەتی هەرێمی کوردستانەکەم دیارە ئێمە وەکو بەرنامەی بەخشین پیشەی ساڵانەمانە لە جەژنی قوربانی پیرۆزە هەڵەسین بە ئەنجامدانی پرۆژەی قوربانیکردن خەڵکێک کە ئەوێ قوربانی بکات لە ڕێگەی ئێمەوە پارەکەی دانی ئەمە حیوانەکەی بۆ کڕین و پاشانیش پشکی خۆی ئەینەوە مەسەلا هەیە ئەڵێ سێ پشکم ئەوێ هەیە هی ئەڵێ هیچم ناوێ ئەو وەخت لە قەسابخانە هەموو ساڵێک بە شێوەیەکی تەندروستی و ڕێکوپێک کە لێرەوە سوپاسیانەکەین بە پرس و کارمەندان و کارگوزارانی قەسابخانەی قەرەگۆلیش کە هەموو ساڵێ زۆر مەردانە لەگەڵمانیەنە دەست لەوێ حیوانەکان سەر ئەبڕین دکتۆر پزیشکی ڤێتەنەری ئینەکان وڵاقەکان حیوانەکان ئاژەڵەکان فەحسەکات ئەوەی کە بە کەڵکی خواردن ڕەفزیە کاتەوانێ سوپاس بەخوای گەورە ئەم ساڵیش بە هەمان شێوە وەک ساڵانی تر توانیمانەکە ئەم پرۆژەیە جێبەجێ بکەین ئێستا کە ئێوە ئەیبینن نزیکەی 130 سەر حیوان بە حیوانی مەڕ و بزنەوە بە حیوانی گەورەشەوە سەرمان بڕیوە و شێوەی دابشکردنەکەشی ئێمە لە ڕێگەی زیاتر لقی خوشکانەوە کە ئەوان کۆمەڵێکی زۆر هەژار و فەقیر و مناڵی بێ باوکیشیان لایە پرۆژەکەمان هەندێکیانە بین بۆ ئەوان 300 حیسەیەکی لەوێ کۆبنەوە و ئەیانن بەو ماڵانەی کە هەژارن و ئەوانەی کە ساحێبی هەتیون و پاشان لێرەش خەڵک هەریە ئەیینێ و ئەشینێرین بۆ نووسنگەکانمان لە شوێنە شار و شارۆچەکانی تر کە ئەوانش لەوێ بە گوێرەی بە ئەندازەی پێویست بەلاکی بۆیان نێنین ئەوان لە توپەتی ئەەکەن و بەسەر هەژاراندا بڵاوی ئەەکەنەوە پێشەکەن جار وایە 2 کیلۆ جار وایە کیلۆنوێکە کە سوپاس بەخوای گەورە هینەکەی باشە ئەندازەکەی باش زۆر باشە کاکەرزان منەمەوێ ئاماژە بەوە بکەم ئەم قوربانی کە ئێستا لێرە لەم هۆڵە تایبەتەی بەرنامەی بەخشینایە تەنها یعنی ئەو 130 حیوانە لەگەڵ 6 ڕەشە وڵاخە تەنها لە پارێزگای سلێمانیە ئەم دەکراوە دیارە لە هەولێر وەرە شوێنەکانی تریشا پرۆژەی تایبەتی خۆیان هەیە کە ئەمڕۆ دەست پێکات لە زۆربەی شوێنەکانی تر سلێمانی لە پێشەوان کەوتووە وەمان دیارە لە دوابەدوای تەواوکردنی ئەم جیاکردنەوە و دابشکردنی بۆ نمونە بە پێی 2 کیلۆ کێشەکە دابەشەکرێ بەسەر خێزانەژارەکان کە لیستیان هەموو ئامادە کردووە وەرە شوێن تایبەتەکان بۆ نمونە لە بنکەی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لەوێ هەموو دیارە خەڵکەکەشیان حاضر کردووە و خێزانانی کە بە پێی لیست پێشتر حاضریان کردووە بەسەریانە دابش یەکەن و زیاتر یانەوێ بۆ نمونە تەنانەت هەیە ڕەنگە فریای خوانی نیوەڕۆی بکەوێ ئەوەندە یانەوێ بە خێرایی فریای بکەن من مێ پرسیاری زیاتر ئەگە دەرفەتێ بێ لە ماوەساری بکەم بزانم ئێوە پرۆژەی تر چیتان هەیە جگە لەمەوە چیتان هەبووە کوی ئەو بۆ نمونە خەرجی کە ئێوە کردوتانە و پارەی کە دابشتان کردووە لە قوربانە چەند بووە بەڵێ ئێمە پرۆژەی ترمان ڕۆژی عارفە بوو کە لە ڕێگەی خێرخوازێکەوە توانیمان 25 سەر حیوان سەر ببڕین لەگەڵ کاسەی جەژنا برنج و ڕۆن و فاسۆلیا و دۆشا و ئەو شتانە بە هەمان شێوە بەسەر ئەو ماڵە هەژارانە و بەسەر ئەو ماڵانەی کە خاوەنی هەتی و منداڵی بێ باوکن کە سوپاس بەخوای گەورە 300 خانەوە دەبن کە ڕۆژی عارفە وتمان هەڵبەتە 2-3 ڕۆژ پێشتر ئاگادارمان کردبوونەوە کە شتی جەژن گۆشتی جەژن نەکردن کاسی جەژن نەکردن لەبەرەوە ئێمە بۆتان دابی نەکەین سوپاس بەخوای گەورە توانیمان ئەو 300 ماڵە
یارمەتی بەپی ئەو قێراندارەی کە هەیە ئێوە خۆتان ڕازین لە خێرخوازان لەوەی کە ئەوەندە بۆ نمونە بەفرێ خەڵکی هەژار و کەم دەرامەتەوە بە تێڕوانین لەو بار و زروفە دارایی کە ئێستا هەیە بە تێڕوانین لەو بار و زروفە پڕ قەیراناوی کە دروستکراوە سوپاس بۆ خوای گەورە خەڵکی موسڵمان ئیسپاتی کرد ئەگەر دەوڵەت و دەسەڵات و دنیا خۆرەکان دەست بنە نەبینە قاقای خەڵک قود لە خەڵک بگرنەوە بەڵام مسلمانان قود لە خەڵک ناگرنەوە ئەمە نیشانەی ئەوەیە کە مسلمانان ئەگەر حکومەت و دەوڵەت و دەسەڵاتیش نەبێ ئەهلی خێر هەرماوە ئەهلی شەهامە دەرماوە ئەهلی یەکماوە کەوا بێ فەقیران و هەژاران و بێنەوایانی وڵاتەکەی دڵخۆشکا بە ڕۆژی جەژن زیالەوەی کە ئەمە شعیرەیەکی دینە و دروشمێکی دینە و سنەتێکی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم هەموو عیبادەت هەموو لایەنە کۆمەڵایەتی و ئینسانیەکەی مسلمانان ئەمە جێبەجێ ئەەکەن کە جێگەی دەستخۆشییانە کارزانەوێ ئاماژەیەکی تر بەوە بکەم کە هەموم خێر و خێراتانەی کە ئێستا ئەو قوربانیکردنەی کە ئێستا بینرێ دەرخەری ئەوەیە کە هیچ کاتێک بۆ نمونە خێرانە دروستکراوەکان خێرانی دارایی یا هەر گرفتێکی تری کۆمەڵایەتی کە دێتە پێشەوە لەلایەن مسلمانانەوە کاریگەری لەسەرەوە دروست ناکە کە پێشوازی لە بۆنەیەکی ئاینی نەکەن یا سنەتێکی گەوری وەکو قوربانیکردن زیینو نەکەنەوە. ئەگە پرسیارێک تێبێت زۆر سپاس بۆ پەیامنەرمان جەلال محەممەد و بۆ میوانەکەش.